بەشی MLS Medical Laboratory Science کە بەشی کارای زانکۆی گەشەپێدانی مرۆییە کە بەشی کاری نەخۆشیەکان ناسراوە زۆرترین خواستی لەسرە و دەتوانێت زۆرترین ڕێژەی خوێندکار لەخۆ بگرێ. سروشتی بەشەکە بە جۆرێکە کە پێویستی بەوانە پراکتیکەکان وانە تیۆریەکان هەیە. بەوانە تیۆریەکان دەتوانین بە ستافێکی ئەکادمی زۆر قاون بڕوانامەی باڵا پرۆفیسۆریای دکتۆرا ماستەر پێشوازی لە خوێندکارە بەڕێزەکان بکەین و بۆ وانە تیۆریەکان خاوەن ژمارەیەکی هۆڵی زۆرین کە دەتوانێت زۆرترین ڕێژەی خوێندکار لەخۆ بگرێ. بەشی زانستی تاقی پزیشکی بۆ وانە پراکتیکەکان پێشوازی لە خوێندکاری ئەزیز دەکات بە کۆمەڵە گلابی زۆر پێشکەوتوو و تەجیزکرا بە کۆمەڵی ئامێری زۆر پێشکەوتوو لەوانە PCR ریال تایم، ئیلایزا، ڤایتیک، کۆباز و سەرجەم ئامێرەکانی ترکەوە پێویستن ناو لابەکانە ئابن. ئەم لابانە کۆمەڵە گلابی زۆر بەهێزن لەوانە لابی ڤایرۆلۆژی، هیستۆپاسۆلۆژی، مۆلیکولەر بایۆلۆژی، لابی ڕیسێرچپانەی کە قوتابی خوێندنی باڵا لێرەتیایە وانەکانی خۆی دەخوێنێت. بە هەمان شێوە ئەو لابە لە بەردەست خوێندکاری ئەزیزدایە دەتوانێت سەرجەم و تێستانە ئەنجام بدات کە لە کەرتی تایبەتە پێویستە بیزانێ هاوتەریب لەگەڵ ئەم تێستانی کەوا لە ناو لابەکانی ئێمە دەکرێت. خوێندکار پرۆسسێکی پرۆسسی لابڕۆتیشنە کە لە دەرەوە لە ناو خەستەخانەکانە دەورە دەبینی هەروە گوانەیەکی پراکتیکی کە چۆن ناو زانکۆ دەیبینێ. بە هەمان شێوە لە ناو زانکۆشە ئێمە ڕێژەیەکی زۆر لە خوێندکارەکانی خۆمان وەرگرتووەتەوە بۆیە ئەم بەشە لێرە بۆ خوێندکار چۆیسێکی زۆر باشە بۆ خوێندکار کە بتوانێت ناو زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشی زانستی تاقی پزیشکی هەڵبژێر.